بەسەر خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا خی گەورە تاعاتۆ عیبادەتی هەمولایەکی قبول کردبێ، هیوادارین ڕۆژێکی پڕورە و مۆڕاهڵ بوو بێ، تینوتان نەبوو بێ و برسیشتان نەبوو بێ و خەواڵژ نەبن. ئەمڕۆ زۆر گرینگە کە بۆی بڕیاردەی لە سبەینێ کە ئیشاڵا سبەینش ڕۆژێکی خۆش تێپەڕێ بە سەلامت بۆ سەرجەم مسلمانان و بۆ گەلی کوردی دڵپاچی مسلمانیش کە لەوەتەی ڕەمەزان هاتووە تەقسێکی یان کەشوهەوایەکی زۆر تایبەتیان دروست کردووە لە خێر و خێرات لە هەر بابەتێکە پەیوەندی بە ڕەمەزانەوە هەیە، مزگەوتەکان قەرەباڵغ بوون، ئەو لاش هەیە ینی هەندێک بە ناوی ئەوەی ئەڵێ بەخوا خۆم بۆ ناگیری لەبەر جگەرە و یەکێک گەڵێ لەبەر ئەوەی زۆر تینومە بێ و ئەوانە ینی بزر بۆ خۆیان نەهێننەوە. ئەم جارێکیش کۆمەڵێک پرسیاری باو کۆمەڵێک پرسیار هەیە بۆ نەتە دیاردا لە مامۆستاکانی ئاینی ئەپرسێ مامۆستاوە ئەگەر من بەغەڵەت ئایا خۆمە ڕۆژەکەم شکاوە یان نشکاوە، ینی تقریبا من 30 ساڵە بیرم دێرە و پرسیارانە هەر هەیە نابڕێتەوە. مامۆستاوە گەر من بە سوتفا یعنی بەلای خێزانەکەما بڕۆم یان بەلای چیا بڕۆم، یعنی ئەو پرسیارانە هەیە بابەتی جزئین ئەمانە بابەتی زۆر تەرفیهین. حقیقەتەکە کۆمەڵێک بابەتی زۆر جەزریە کە خەڵک لە لای خۆی لە بیری ناکە، بەس بەڕاستی یەک شت هەیە کە میدیاکان خەریکە ئەی شێوێنن یان زۆر جار ئەی بەنە بابێکی دیکەوە لە بیر دەچێتەوە، یانی لە بیری خەڵک بێت لە بیری ئەمە ناچێتەوە. پیاوێکی گەنج تێگەیشتوو دنیابین دکتۆرای هەیە، مامۆستای نییە پێشنوێژ و تارخوێنە دەق لە فەلسفەی دین تێگەیشتوە. دکتۆر ئەحمەد کەرکوچیەوەی باسیەکەم میوانی ئەم شەوی ئێمە لە پانۆراما ئەگەر خوا دەرفەت داچینە خزمەتیشی لە کەرکووک دووسێ بەرنامەشەکەی لەوێ، بەڵام وتمان باوک پێششی هەندێک پرسیاری باو هەیە، هەندێک گفتوگوی ڕەمەزانی هەیە لەگەڵ دکتۆر ئەحمەدا بکەین. دکتۆر سەلام عەلەیکوم، زۆر کوردانە خۆت گۆڕیوە، هەمیشە شیک و قۆز دەرەکەوێڵێ ئاری عومەری هەر جارە و بەنەوعێک ستایل و شتە گۆڕی، ئەمە بەشێکە لە کراوەی دینی پیرۆزی ئیسلام؟ بەڵێ بێگومان ئاری پێشکەشکاری بەرنامەی فانۆسترای ڕەمەزانە لە کورسات، ئەویش هەمیشە لە جلی کوردی تەفەنونەکە. بڵێ کاک زانا سڵاوتان لێ بێ، سڵاو لە کورسات، لە ئوستافە جوانەی لە بینەرانی کورسات. وەڵا بە نسبەت جلوبەرگەوە ئەرەوەڵا ئەوەنەم حەز بە شیکپۆشیە کڕۆکی دینە فەرمێ خۆتان جوان بپۆشن، خۆتان جوان و ڕێک و پێک بکەن. ئەوەی کە کوردانە دەرکەوتوم لێرە ئاوایە ئەبێ ئەبە و جۆرە دەرکەوین بەڕاستی. داخوا تەمەەن درێژبی دکتۆر ڤیددیۆیەکەم بینی ئەڵێ ناچینە ناو بوارە سیاسەکە، بەڵام ئەڵێ لە مەکەی پیرۆز بووم بەپەلەکە زانیم مەسلەی کۆبوونیوێکی ئەنجومەن هەیە، هەموو شتێکم جێهێش خزمەتی خەڵکەکەم پێگرنگتر بوو. ینی ڕخنت لێ نەژیرا لەوەی بڵند چۆن مەکەت بەجێ هێشت و لەو کاتەیە و ئەمرەکە تەواو بکردایە و نازانم ئەوانە و ینی ئەمە چۆن بەحەز زۆر بەڕاشکای بم چۆ دوێرای ئەوە بڵێ چکە زۆر تەکفیرکردن هەیە لەو حاڵەتانەیە. کاک زانە وەڵاهی من طبعا ڕخنەی زۆرم لێ گیرا، بەڵام توخوا دەنجی خۆم نەبیستمەوە زۆر بۆ چارەسەرکن کاروان برادرانی کۆنتترۆڵ یارمەتیم دەن ئاستا بۆت حەلەکە دەستە خۆش بێ. بابەتی بڵین سەردانیکردنی من بۆ ماڵی خوای گەورە طبعا ڕۆژی یەکشەمەی ڕابردوو بڵین ئیشا گەشتمە ئەوێ بۆ دووشەممە ئێوارەکەی شەوەکەی خەبەرم پێدرا کە ئەنجومەنی پارێزگا کۆبوونەوە ئەکا خشتەی بڵین کارنامەکەم پێگەیشت. منیش ناچار بووم طبعا عمرم نەکرد بوو لە شاری مەدینە بووم، ئەو خەڵکە ئیزنم لیان وەرگرت کە شتێکی وا هەیە من بە قیتار لە مەدینەوە چوون بۆ مەککە بۆ سێشەممە بەیانیەکەی چکە سێشەممە ئێوارەکەی هاتمەوە دوێنێ شەو گەیشتمەوە کەرکووک چوون عمرەکەم کرد و لەگەڵ دایکما گەڕامەوە و ئیتر بەپەلە چوومەوە بۆ فڕۆکەخانە و لەوێەوە هاتینەوە بۆ کوردستان. ئەمە من بەڕاستی بە یەکێک لە ئەرکە زۆر گرنگەکانم زانی، من ئەرکە ئاینیەکانی خۆمم جێبەجێ کرد
سەردانی پێغەمبەری خوام کرد عەلەیهی سەڵات و سەلام و لەوێ عومرەی خۆمم ئەنجامدا بەڵام ئەوە بوو کە لەگەڵ ئەو خەڵکە خۆشەویستەیە ئەوەی لەگەڵ مابوو بەڕاستی بەجێیانم هێشت و پێیانم وت کە حاڵەتەکە لەو جۆرەیە پێویستی بە بوونی من هەیە و هەندێک پەیام هەبوو ئەمیش لە کۆبوونەوەیەکە بیگەێنم و هەندێک بابەت هەبوو من لە ڤیددیۆیەکە ئەم ئێوارەیە بڵاوم کردەوە کە چی ڕوویدا لە ناو کۆبوونەوەکەیە زۆر بە گرنگم زانی کە بێمەوە بەڕاستی ئیتر کێش ڕەخنە ئەگرێت چۆن ڕەخنە ئەگیرێ وش هەر کەسە و ئازادە و تعبیل لە ڕاوبۆچوون و کەسایەتی خۆیەکە. بەڵێ مامۆستا دکتۆر عەفوو مەسەلەن زۆر جار بۆ پرسیارانە ڕەنگە ڕوبەڕووی جەنابش بێتەوە زۆر بەڕێز زۆر بە کراوەی بە دیدێکی کراوە سەیری بابەتەکانەکەیت. ینی بەڵام هەندێک جار خەڵک ئەبەنە گۆشێکی زۆر بەرتەسکەوە لە مەسلەی ڕەمەزان. فەلسەفەی ڕەمەزان هەر ینی زۆر وتراوە بەڵام فەلسەفەی ڕەمەزان و ڕۆژوگرتن چیە لای بەڕێستان تێگەیشتنی بەڕێستان؟ کاکزانە طبعاً خەڵکە گشتیەکە ڕەمەزان بەوە تێگەیشتووە کە زمان لە خواردن و خواردنەوە بگریتەوە و تەواو. ئەگەر تەنها ئەوە بێ ڕەمەزان تۆ خواردن نەخۆیت و خواردنەوە نەخۆیتەوە بەڕاستی زۆر ئاسانە زۆر کەس دەتوانێت ئەمە ئەنجامدا بەڵام خوای گەورە ئەفەرمێ ئامانج لە مانگی ڕەمەزان بریتیە لە تەقوا بە کوردەواری خۆمان هەر ڕێک بە کوردەواریە پەتیەکەی خۆمان پێوترێ پارێز یعنی کەسێک نەخۆشی شەکرەی هەبێ زەختی هەبێ ئەو نەخۆشیە باوانەی لە کۆمەڵگەیە هەیە بچێ بۆ لای پزیشکەکە چی پێڵێ لەگەڵ ئەو حەبوو دەرمانەیاڵێ وەڵای ئەگەر پارێز نەکەی تۆ سەرنجامەکەت ئەوەیە شەکرت هەبێ یان ینی خوای گەورە دووری کات لێمان دەستێک تەبڕنەوە قاچێک تەبڕنەوە ئیتر چوزانم عملیاتێکە کری یان ئەبێ هەتایە ئەو ئەنسۆلینە بخۆی ئەگەر زەختت هەبێ ئەگەی بەو حاڵەتە ئەمە پێوترێ پارێز تەقوا بریتیە لە پارێز خوای گەورە فەرمێ ئەو خۆگرتنەوەی تۆ لە خواردن و لە خواردنەوە ئەدبا بەرەو شتێک کە پێوترێ پارێز تۆ بێ خۆت بپارێزی لە کۆمەڵێک بابەت ئێمە ئینسانمانەیە ڕاستە زمانی نادا لە خواردن و لە خواردنەوە بەڵام زمانی لە ئەنوا ئەشکال تاوانەدا درۆی پێکا بۆهتانی پێکا قسەی پێدێنێ و ئەبا قیل و قال ئەڵێ ینی تۆ تەسەور کە ئەو زمانە کە ببێ ئێسکە جاری وا هەیە ئەبێتە هۆکاری شکاندنی ئێسکی خۆت یەک کەلیمەیەکە لە زاری دێتە دەرەوە ئیتر دوو عایلە تێکەدا دوو کەسەدا بە شەڕە ئیتر ئەم بابەتە ئەگەر بێت و ئێمە تەنها ڕەمەزان لە خۆگرتنەوە لە شتە مادیەکان وەگەڵێ ببینینەوە بەڕاستی کەسمان لە مانگی ڕەمەزان تێنەگەیشتوینە ئەگەر بێت و ئەو تەقوایی لەگەڵا نەبێ ینی ئیمامی عەلی قسەیە جوانی هەیە فەرمێ کاتێکە لێ پرسن تەقوا چییە فەرمێ ئینسانێک کە بە ڕێیە کا بڕۆ ئەو ڕێیە پڕ بێ لە درک و داڵ چۆنە ڕاتە ڕێەوە غێر ئاگای لە خۆیە بێ ینی تۆ بە زمانی سەردەمی خۆمان ئەگەر تۆ بە شەقامێکا ڕەت بی ئەو شەقامە پڕ بێ لە تاسە و لە چاڵ و چۆڵ چۆنە ڕۆیتە ڕێەوە ئاگال لە سیارەکەتە بێ وەنیە بە هێواشیە ڕۆی ئاگات لێبێ نادەی لە تاسەکە بۆ ئەوەی یاوەەر نەگەڕێیان تاخم پێش و تایە و ئەو بابەتانی سیارەکەت وەگەڵێ سەلامەت بێ ئەمە پێوترێ پارێز تۆ لە ڕەمەزان ئابێ پارێز بکەی لە زۆر شت خوای گەورە ڕاستە ئەتبەستێتەوە بەخۆی ئەوە بابەتێکی عیبادەتە پەرستشە بەڵام لە لایەکی دیکەوە فەرمێ ئەگەر بتەوێ بگەی بە من ئەبێ لە ڕێی ئینسانەکانەوە بگەی بە من لە ڕێی پەیوەندیکردنی باشی تۆ بە ئینسانەکانەوە بگەی بە من چەندین فەرموودە هەیە من حوسنی ئیسلام المەرئی تەرکه ما لا یعنیه پێغەمبەرە فەرمێ ئەگەر بتەوێ ببی بە موسڵمانێکی باش تکایە واز لەو شتە بێنە کە پەیوەندی بە تۆ نییە یعنی تەدەخل مەکە لەسەر لە ژیانی خەڵکە ئەوە نەمەڵێ ئەمە چۆرە ناو ژیانی خەڵکەوە ئەگەر بتەوێ ببیتە موسڵمانێکی چاکەمە قسەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام دیوتە موسڵمانێتی کە پەیوەندی خۆت و خوایە ئەیبەستێتەوە بە پەیوەندی خۆت و ئینسانەکان هەر پێنج فەرزەکەی کە ئێمە ئێستا خۆمانی بۆ ماندووەکەین لە نوێژ لە شەهادەت لە ئەوەی کە بڵین لە دینی ئێمە هاتووە ئەرکانی ئیسلامی پێوترێ شەهادەت سەڵات سەوم زەکات ئەمانە هەمووی بەستراوەتەوە بە پەیوەندی کۆمەڵایەتی ئێمەوە لە نوێژە خوای گەورە ئەفەرمێ
إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. تو نوێژ بۆ خی پەروەردگارەکەی بەڵام ئەو نوێژەی لە فەحشا و لە منکر دوور نەخاتەوە. طبعا فەحشا و منکر پێناسەی زۆر گەورەی هەیە، زانایان لە من باشتر دەزانن، حەز ناکەم بچمە ناو ئەو ناوەڕۆکەوە، بەڵام پەیوەندی بە ئینسانەکانەوە کردووە لە ڕۆژوگرتنە کە ئێمە ئێستا لە مانگی ڕەمەزانین. پێغەمبەری خوا فەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. ئەوەی قولی درۆ، قسەی درۆ، شەهادەتی درۆ، شایەتیدان بە درۆ تەرگ نەکە، خی پەروەردگار پێویستی بۆ خۆگرتنەوەی نیە لە ئاو لە خواردن بەڕاستی. بەهەمان شێوە لە حەج تۆ چتە ماڵی خوا ئەبینین مەسەلەن زۆر جارە خەڵکێ بە ڕۆژووە، بەڵام وەکو خۆ دوتت فیتنەی دوو دەوڵەت دروستەکە بە زمانی مەسەلەن یان بوختان دروستەکەیان سوزانم یان واش ئەو جۆرە کەسانە یەک دەنکسود لە مانگی ڕەمەزان نابینن. ناڵێم ڕۆژویان قبول نییە، چونکە قبول بوون و قبول نەبوون لای خوایە. تەنها ئەوەنە ئەڵێم واجبەکەی لەسەر لاچووە، بەڵام بە هیچ جۆرە ئەجر و پاداشتی ئەو مانگەی دەست ناکرد. طبعا بەتەکید مامۆستا دکتۆر مەسەلەن هەندێک جار کابرات 11 مانگ فریە ئازادە، لە هەموو شتێک ئازادە، ینی بەو مانایانە کە هەرچی بیکات ئازادە، بەو مانایە کە گاتە ڕۆژی ڕەمەزان مامۆساوە گەر من بە سوودفە ماچی خێزانەکەم کەم ڕۆژوەکەمە شێ وەک ئەوەی ئەوەندە ڕۆمانسی و ئەوەندە نازام چی بێ بۆ ئیلا لە ڕەمەزانە بیرەکەوێتە ئەو ماچە بکە، ینی بۆ بە عادەتێک بۆ بە دیارەیەک بەڕاستی، ینی جا لەو پرسیارەوە بڕۆ بۆ کۆی هەندێک پرسیاری دیکەی تافی خەریک مەسەلەن لە بیربردننی بابەتە بنچینەیەکانی ڕەمەزان. ئاخە کێشە ئەوەیە ئێمە ئێستا خۆمان سەرقاڵەکەین بە کۆمەڵی بابەتەوە کە سوورە زانین بەو جۆرە نییە. ئارێماچی خێزانم بکەم ئەشکێ یان ناشکێ، ئەمە هەموو ساڵێ دووبارە بێتەوە، یان قەترەی فلان بخەمە چاو کۆمەڵێک بابەت هەیە کە بابەتی فقهین. ئەم بابەتانە هەموو ساڵێ دووبارە ئەبێتەوە. من ناڵێم نابێ پرسیار بکەی، بەڵام ئەوەنە قاڵ نەبینەوە تایە. کاکە گەنجێ تۆ گەنجی بەڵێ گەنجم، خۆت پێناگیرێ خۆم پێناگیرێ، تۆ نابێ ماچی خێزانت بکەی. تەواو کە تۆ ئەزانی ماچی خێزانت بکەی ئەی قەومێنی ئەزانی ڕۆژوو ئەشکێ تەواو. خۆ ئەمە لە سەردەمی پێغەمبەری خوا ڕووی داوە کە گەنجێک هات بۆ لایوتی ئەی پێغەمبەری خوا من ماچی خێزانم بکەم ئەشکێ، وتی یاڕۆڵا ئەشکێ. ئەی ناسی تا زانێ قەومێ. پیاوێکی بەتەمەن هاوتی وەڵام من حەزەکەم ماچێکی پیرێژنەکەم بکەم، وتی بابە تۆ کێشەت نییە ناشکێ. ئەم بابەتە پەیوەستە بە حاڵەتی ئەو ئینسانەوە. تۆ بۆچی ماچی خێزان دەکەی؟ وەڵام من ماچی خێزان مەکەم لەبەر پاداشتی ئەدەمەوە بۆ ڕۆمانسیەتە بەرزە بێ، پاداشتی ئەدەمەوە. وەڵا کاک زانە باەک شتە پێ بڵێم، من کە ئەچمە مەتبەخەکە خێزان میلێ بێ ڕێک ماچێکێکم بۆ لەبەرەوەی ئەزانم ماندووە پاداشتی ئەدەمەوە بۆ ماچکردنە. باشە ئەمە بابەتێکی ئاساییە لە ڕەمەزانە بەبەست لە ڕەمەزانە دەست خۆش بێ. بەڵێ ئاساییە، ئەگەر وەگەڵێ ناگا بە حاڵەتی تر زۆر ئاساییە، ڕۆژوشی پێناشکێ. بەڵام تۆیە کە ئەمە وەکو بابەتی دەستنوێژەکە وایە، تۆ بە چ نیەتێکەوە دەست لە خێزانتە دەی یان نزیکە بیتەوە. ئەمە مەقسەدەکەی ئەبە و جۆرەیە. یان هەندێ بابەتی بڵین بچووک هەیە لە فقها باس کراوە، ئەمە پێویستەکە مامۆسای ئاینی کە یەک جار شەرحی کردیتە تەواو. هیچ کاتێک خۆت دوودڵ مەکە، ئەوەنە زیاتر لە شەرعا ئەفەرمێ کە ڕۆژوگرتن تەنها ئەو خواردن و خواردنەوەی کە ئەچێتە سەرزار ئەیشکێنێ تەواو. هیچ پێویست بەوە ناکە کە تۆ ئێستا بۆ نمونە ئەڵێ وەڵام من قەترێ بەکارێن بۆ یەکێ لە نەخۆشیەکان. ئەم قەترەیە خۆزانیان زۆر بە جوانی باسییان کردووە، ئەگەر بێت و ببێتە هۆکاری بە قووەتبوونی جسمی تۆ نابێ بەکاری بێنی لە ڕۆژا، بێ بە شەو بەکاری بێنی. باشە ئەمە جگە لەوەی کە هەندێک حاڵەتی زەرورتر هەیە، ئەمە مامۆسای ئاینی پێویستەکە لە بەرنامەیەکی تایبەتە بچێتە ناوەڕۆکی بابەتە فقهیەکان. ینی چۆن ڕوونیان کردوتەوە ئێوە باسان کردووە. ئەزانی چۆنە کاکزانە ئەوەی کە من لێرەیە باس یەکەم خۆزگە مامۆسایانی ئاینی زیاتر تیشک بخەنە سەر ئەو بابەتانەی کە ئینسانەکان ئێستا پێویستیان پێیەتی، ینی ڕەبتی کەنەوە بە ڕەمەزان
کە کۆمەڵگەی ئێمە پێویستی بە چییە؟ تۆ لە بەیانیەوە هەتا ئێوارە بە ڕۆژوو ئەبی بەڵام دەستی خۆتت لە نووسینی کۆمنتی خراپ بۆ لێدان لە کەسایەتی بەرامبەر نەگرتوێتەوە. ئەمە چۆن ڕۆژوویەکە تۆ زوڵمکردن بەپێی پێشکەوتنەکان مامەڵەیە دکتۆر ئەحمەد ببوورە کاکزانە ببوورە تۆ ئەگەر سیارەیەکت تو من پرسیارە لە تۆکەم هەر خۆت بەڵێ تۆ سیارەیەکت پێویست بێ بچتە ناو مەعرەزەکانی سلێمانیەوە بەڵێ ئەوێری بە تەنیا بڕۆی بێگومان نەخێر ئەبێ کەسێکی زۆر شارەزا لەگەڵی لەبەرەوەی قۆڵت نەبڕن لەبەرەوەی قۆڵت نەبڕن ئەوە بازاری مسلمانە یا بازاری غەیرە مسلمانە ئەبێ ئەوها باشە ئەمە لە سەردەمی پێغەمبەری خواشە هەبوو عەلەیهی سەڵات وسەلام بەپێی ئەو پێشکەوتنانەی تەکنەلۆژیا یەکێک دائەنیشێ دا ئەبارێ یعنی ناخی تۆ ناناسێ تۆی لە شاشە بینیوە لەسەر ئەو فەیسبووکە تۆی بینیوە مەسەلەن لەسەر ئەو پەیجە تۆی بینیوە مەسەلەن دەستەکە بە جنێودان بە ڕووخاندن بە تێکشکاندن بە ناشیرینکردنی ئەو کەسە بەڕاستی ئەو کۆمنتانش ڕۆژوەکە ناخەنە ژێر بەرپرسیارەتەوە ژێر مەسەلەن ئەوەی کە ئەوترێ زۆر جار بۆ هەر ئەڵێن ماچەکە بۆ مەسەلەن کۆمنتێکی ناشیرن و ناخڕەشیش ئەمە کێشەکە ئەوەیە ئێمە بەتایبەت مامۆسایانی ئاینی بەڕێز تا ئێستا ڕۆژویان وەکو بابەتێکی مادی بە خەڵک گەیاندووە بابەتە معنەویەکەیان فرامۆش کردووە یان کاڵ بە کاڵی وەریان گرتووە ئەی ناخۆ کەسێک ئەگەر بە ڕۆژوو بێ و جنێو بدا هیچ فەرقی نییە لەگەڵ کەسێک ئاگە بچێت وەک ئەوەی کە لە مێشکیانە دێتوە ڕوا بچێ ماچیشی خێزانەکەی بک بڵێ وڵات تەواوی تر یەکسەر ڕۆژۆکەت بەتاڵە ئێوش ڕۆژوو بەتاڵە کاتەوە کۆمەڵێک بابەت هەیە ئەگەر خۆتی لێ نەگریتەوە بەبێ ئەوەی پێی بزانی ڕاستە تۆ خواردن و خواردنەوەت گرتوێتەوە لە خۆت بەڵام ئەجر و پاداشتەکەیت وەرنەگرتووە ڕۆژۆکەت بەتاڵ بۆتەوە. باشە دکتۆر کۆمەڵێک بابەتی دیکەیە مەسەلەن بە ئەوە نەبێ خۆمانی لێلادەین لە دوێنێەوە ئیشی میدیا شڵەقاندنە زۆر جار بەڵام بە ڕێزگرتن بە بەهاکان بەبەستی من ئەوە نییە بەڵام خاتونێک لەسەر یەکێک لە شاشەکانی تەلەڤیزۆن دەرکەوت قورئانە خوێنێ من وە خۆم پێم ئاسایانی ئەوش مرۆڤ و خوای گەورە دروستی کردووە و مادام قورئانە خوێنێ خەچێکە با پێشوازی لێ بکرێ بەڕای تۆ قورئان خوێندنی ئافرەتان مەسەلەن و یعنی هیچ چیتیایە لە ناو چوارچێوە دینی پیرۆزی ئیسلامدا؟ وەڵاهی من بۆ چوونم لەم بابەتەیە کەمێ جیاوازە کاکزانە. بەڵێ طبعاً ئافرەت کە قورئان بخوێنێ زۆر ئاساییە هیچ کێشەیتیان نیە بەڵام تۆ میدیا یعنی ناشزانم باسی چیەکەی بەجددی چکە من ئەم هەفتەیە ینی ئاگام لە سوۆشیال میدیا ئەوانە نەبوو میدیایەک ئافرەتێک بێنێتە سەر شاشە ساڵی جارێک عەرزی بکە بەو هەموو بڵین ڕازانەوە ئەو بابەتانەوە بەڕاستی من پێم ڕەوا نییە ئەمە بابەتێکی ینی وەگەڵێ بۆ کۆمەڵگەی ئێمە نابێ ئەمە یەک دووەم قورئان خوێن جیاوازە لە گۆرانی بێژ قورئان خوێن جیاوازە لە گۆرانی بێژ من ڕێزم بۆ هەموو چینەکان هەیە هەم قورئان خوێن هەم گۆرانی بێژ ینی زۆر ڕێزم بۆیان هەیە بەڵام ینی ئەگە بڵێ وەکو ڕێزگرتنێک بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە نابێ هێرش بکەینە سەریان بەڵام ئەمە ئەوانیش ئەبێ ینی هەندێک بابەت هەیە مڕعاتی بکەن بەڕاستی قەیچێکە ئافرەتێک دێنم قورئان بخوێنێ یان دەستپێکی بەرنمەیەکە یان مەحفەلێکە ئێمە ئافرەتمانەیە 12 عیلمە قورئانیشی تەواو کردووە و چەندین ختمی کردووە هێنمە سەر شاشە قورئان بخوێنێتەوە زۆر ئاساییە بەڵام من بێم یەکێک لە مۆدلەکان یان بێنم قورئان بخوێنێت دوایەوە ینی خۆتە زانی ئێمە ڤیددیوەیەک لەو جۆرە بڵاو ببێتەوەی تر بەڕاست و چەپ ئێمە قسەی پێکەین لەگەڵ ئەوەشا من نامەوێ بڕیار لە نیەتی هیچ کەسێک بدەم بەڕاستی مادام نیەتی چاکە مادام ئەوێت چاکە بکات زۆر ئاساییە قەیچێکە و هەر کەسێکیش قسەی پێ بڵێ بەڕاستی گونەهبارە بێ تۆ چوزانی نیەتی چییە چوزانی ئەوێت چی بگەێنێ بەڕاستی لەبەرەوە لە ڕووە فقهیەکەوە ئاساییە مەگەر ئیلا کەسێک وەڵا نازانم هیوا هەیە
زۆر 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 ئاژەڵانە بیر بکاتەوە بڵێ وەڵام من دەنگی ئافرەت کارم لێکاتەوە ئێ با بە تۆ نابێت لە ناو سوۆسیال میدیایبی بە قوربان تۆ دەنگی ئافرەت کارت لێ بکە نابێت لە سوۆسیال میدیایبی ئەبێ هەموو شتێک دابخەی هەر بەجددی ینی تۆ ئەبێ فریای خۆت بکەوی هەر ئەبێ فریای خۆت بکەوی نابێ بچتە بازار نە ئەبێ سوۆسیال میدیا بەکاربێنی نابێ بیتە دەرەوە بەجددی ئەگەر لەو جۆرە کەسانەمان لە کۆمەڵگەیە هەبێ بەڵام من نەمبینیوە کەسێ بڵێ وەڵام من بە دەنجی ئافرەت تێکەچم نازانم خۆم وەگەڵێ هیچ لەو بابەتەم نەبینیوە ئەگەر ئەوە بکرێتە مەهانە مەبەسم ئەوەیە بەڵام ڕوەفقیەکەەوە ئاسایە ڕەنگەشتی زۆر کەم لە ڕوەفقیەکەەوە ئاساییە بەڵام پێویستەکە ئەو میدیایی کە ئافرەتێک دێنێتە سەر شاشە بۆ ئەوەی قورئان بخوێنێتەوە ئامانجەکەی چییە؟ ئامانجی چییە؟ ینی ئەوە گرنگە بەڕاستی وەڵام من ئەمەوێ لەم مانگەیە کۆمەڵێک بابەتی خوێندنەوەی قورئان لە ڕێی ئافرەتەوە بۆ ئافرەتان چاک بکەمەوە زۆر دکتۆر ئەحمەد بەڵام مەسەلەکە ئێوە ئافرەتێکی قارئ دێنێ ئەڵێ وەڵا بەرنمەیەک ئەەکەم بۆ جوان خوێندنەوەی قورئان تایبەت بە ئافرەتان زۆر ئاساییە قەی چێکە دکتۆر ئەحمەد بەڕاستی قەناتی بەڵێ ئێمە لە کاتی خۆی لە قەناتی چی بوو ئەو قەناتە عەرەبیەکە هەندێک ئافرەتە هاتە سەر شاشە قەناتی ئیقرا هاتە سەر شاشە بۆ جوان خوێندنەوەی قورئان و تەنها تایبەت بوو بە ئافرەتانیش بە دکتۆر بەڵامە بینی مەسەلەن هەموو مێدیا فۆکەسی کردوتە سەرەوە ڕاستە بەشێکی مەسەلەن چی پێڵێن مەسەلەن ڕەنگە بیدعەیەکی تێ بکەوێت نەک ڕەنگە تێکەوێت بیدعای تێکەوێت بەسەلەن ئەچێتە هەندێک بابی لای خەڵکەڵێکی بۆ جائز نییە بۆ دروست نییە بۆ دروست نییە خەڵک چیڵێ هەرەوەندا ئەڵێ کابرا ینی ڕەنگە ئیشی من نەبێت لە تەلەڤیزۆنێکی ترە بنەوە خۆم ڕەنگە ڕئیم جیاواز بێ بەڵام ڕەنگە کاردانەوەی خەڵکات چیڵێت ئەوەی بیستماڵێن مەسەلەن ڕەنگەیەکێک بڵێ وەڵاو کەسە جەمالیەتی وایە و یان گۆرانی وتووە 11 مانگە گۆرانی ئەڵێستا نابێت تۆ بیهێنی قورئان بخوێنێ قەیچەکە لەم مانگەیە مانگی خێر و قورئانە قەیچەکە با قورئان بخوێنێتەوە چییە خۆ گۆرانی نەوتووە قورئانی خوێندووە کەلامی خوایە چییە ینی باشە دکتۆر ینی ئەو کەش و ینی تەقسی علامی چۆن هەڵەسەنجێنی کە ڕاستە بە شێشێتە بیدعەوە ینی ململانێکە زۆرە بۆ مەسەلەی لایک و کۆمنت و ئەوانە مەسەلەن من خۆم ئەگەر بمویستایە بۆ لایک و کۆمنت بەرنامەیەکم لە کورسات نیوزا کرد ئەو سەری دیار نەبێ بەڵام ینی ڕەنگە بابەتەکەەوە خۆی کوردانە ئیسلامێکی کوردانە بڕوا پێم باشتر بێ لەوەی کە بچمە ناو هەندێک وردەکاری دیکەوە ئەم تەقسەی کە ئەیبینی مەسەلەن تا چەند جێگەی ڕێزە کە هەموو لایەک لە سۆشیال میدیا لە مێدیا بە مامۆستای ئاینی بە هونەرمەند بەچی بە خەڵک هەمووی دێتە سەرخەت بۆ احترامگرتنی ئەو مانگە پیرۆزە ئەنجە دواتزار وا بکەین کە ئەمە تەوزیف بکرێ بۆ بابەتی خێر و خێرات بۆ بابەتی ئینسانی بۆ بابەتی ناخپاکردنەوە ئێمە هەمومانەڵێن بۆ نمونە ئەو گرتە ڤیددیۆی ئەو ئافرەتە بە ڕێزە کە قورئانی تیا ئەخوێنێ وەڵامە بێڕێزیکردنە بە مانگی ڕەمەزان باشە قورئانی خوێندوێتەوە یعنی چی خوێندوێت تێناگەم چی بێ ڕێزیەکی تایە دوایەوە ئێمە کۆمەڵگەیەک بەڕاستی بەداخەوە زۆرێک لەو خەڵکەی کە کۆمنتەکە بەڕاست و چەپ قورئانی بۆ ئەو خوێنیتەوە کاکە واز لەوە بێنە بڕۆستەت یوتیوبی بەناوبانگەکانی خۆمان یان ئەو سوۆسیال میدیانەی کە بەکارێنن وەڵڵا تایەتی جێنی پێدا تایەتی قسەی پیاڵێ یعنی بابەتەکە پەیوەست نییە بەوەی کە ئەمە ئافرەتە یان پیاوە ئەمە جوانە یان ناشرینە پەیوەستە بە ناخی ئەو ئینسانەوە کە چی نوقسانە کە تۆ دائنیشی قسەیەکی خێری بۆکەی هەزار جوێنت پێدا ئێمە ئەسڵەن لە کۆمەڵگەیە ئەو کێشەیەمانەیە کێشەی نەقسمانەیە لە ناخا نەقسمانەیە هەر بەجددی یعنی هیچمان بەدڵ نییە نە بە باش نە بە خراپ باش و خراپمان لێت یەکەڵ بووە ئێستا ئێمە نازانین بەرنمەکان کە پێشکەشەکرێت کامەی باشە بۆ کۆمەڵگە کامەی خراپە بۆ کۆمەڵگە هیوا هەیەڵێ ئەمە مادام لە فکرەی من نییە لە حزبی من نییە ئەوەی لەو شاشەیە دەرکەوێ خراپە ئێکاکەوان نییە ڕگەشتی باش بکەن ڕگەشتی لەبەرەوە ئێمە ینی لەم بابەتانەیە زۆر پێویستمان بە ئینسافە و پێویستەکە زۆر بە مەسئولیەتەوە کۆمنت بنووسین قسە بکەین بڕیار لەسەر نیەتی بەرامبەر نەدەین ڕاستە هەڵا ئەبێ من قەت لەگەڵ تەبریرکردن و پۆزیشنانەوە نیم بۆ هەڵەی بەرامبەر بەڵام
لەگەڵ ئەوەشا شایانیەوە نییە ئێمە هەمومان خۆمانی پێوە مەشغوڵ بکەین و ڕۆژووی خۆمانی پێ بەتاڵ بکەین بەڕاستی. باشە کەواتە بابینە سەر ئەوەی بەڕێز دکتۆر ئەحمەد مەسەلەن هەز ناکەی بابەتە خەریکە بابەتە جەزریەکان مەسەلەن بابەتە بنچینەکان لە بیرە برێنەوە ڕاستە ملەتیشی خۆی ئەزانی کاکزانە مسلمان گەلی کوردی مسلمانیشی خۆیەکە بڵێ بەڵێ بڵێ کاکزانە جان ئەم گرتەیەم بۆ ببڕن و لە سوۆشیال میدیا داین ئەم گرتەیەی بۆ ئەبڕین و دیلا لە سوۆشیال میدیا داینێ مەترسیدارە قسەکە دکتۆر کۆمەڵگەیە کاژیان مەترسیدارە بەخوا کەیفی خۆتانە مەترسیدار بێ مەترسیدار دانین ئێمە لە کۆمەڵگەیەکە بەداخەوە ژیان بەسرە بین هەموو مانجێکی ڕەمەزان دەوڵەتەکەمان بڕیار لە داخستنی شوێنی مەیخۆرەکانەدا بۆچی احتیرامن بۆ مانگی ڕەمەزان باشە لە تەنیشتیەوە تابان دەستخۆشی لێکات چەپڵەی بۆ لێدا باشە وازانێت تەواوی تر ئیسلام بەوە سەرکەوت دوکانێکی مەشروب خۆرت بە زۆر بە تۆبزی هەولێریاڵێ داخست تەواوی ترەوە ئیسلام بەوە سەرکەوت بەڵام لە تەنیشتیەوە ڕەوایەتی بەوادا کە چۆن غەش بکە لە مشتریەکەی خۆی چۆن فێڵ بکە لە مشتریەکەی خۆی چۆن قۆڵی خەڵک ببڕێ بەڕاستی ئێمە ئەمانەوێ هەموو خەڵک بە زۆر ببێ بە مسلمان کام مسلمانێکی ڕووکەش مسلمانێک کە تەنها بۆ من مسلمان بێ نەک لە ناخەوە مسلمانێک کەوا بێ کە منی بینی تەواوی تر خۆی وا لێ بکە کە تۆ ئینسانێکی زۆر خاشە ئەدبینیوە حتا چارە گرشتر بی تۆ لای خوارد خۆشەویستری ئەمە لای خەڵک حتا دەنگت گرتر بێ و دەنگت ناخۆشتر بێ لای خەڵک بە ئیمانتری حتا مۆنتر بی چڵکنتر بی لای کۆمەڵێک لە خەڵک تۆ بە ئیمانتری ئەمە دینێکی زۆر ڕووکەشەوە خوای گەورە ئەمەی ناوێ بەڕاستی ئەمە دینی ئیسلام نییە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە دەی هەرچی دوکانی مەشروب خۆرێ من دایەخم حەقی چیە بەسەرەوە ئەو بەڕێی خۆی تۆ بەڕێی خۆت هی وهەیە لەم کۆمەلگایە بڕوای بە دینی تۆ نییە تۆ ناتوانانی زۆری لێ بکەیت نەوەڵا ئێمە لە کۆمەلگەیە تەواو مانگی ڕەمەزان هات هەندێک لە چێشتخانەکان ئەبێت دابخرێن بابەت تۆ بە ڕۆژووی بۆچی بۆ خوا بە ڕۆژوویان ئەوەی کە کەسێک لە بەردەمت خواردنێکی خوارد یەکسەر تەواو تۆ مەعیدەت قۆڕای دێ معنای وایە تۆ بە ڕووکەش بە ڕۆژووی هەر بە جدی ینی ئەم بابەتانە ئەم کۆمەڵە بیرکردنەوەانە بیرکردنەوەی مناڵانەیە وەڵام منە چم هەرچی چێشتخانە هەیە دایەخم بەڵام بە موزایەدە ئەیدەم بەو کەسانەی کە مەسەلەن 24 ساعت کاکە من ئەگەر بە ڕۆژوو نەبم تۆ پەیوەندی نییە بە تۆوە کاک زانە تۆ بە ڕۆژوو نەبی پەیوەندی نییە بە منەوە حەقم نییە بەسەر تۆ بە ڕۆژووی نیت ئەچیت بۆ خۆت لە دەرەوە لە کافتریایەک لە چێشتخانەیەک نانەخۆی نە خێزانت عەزێ دەدەی نە هیچ ئەم بابەتە چییە وەڵا تەسویرێک بڵاوەکەنەوە ئەم چێشتخانەیە لە مانگی ڕەمەزانە کراوەیە دەی بکەوە گیانی هەرچی جوێن هەیە پێدرێ ئەمە لە کوێی ئەخلاقی مسلمانانە هەیە لە کوێی دینداری مسلمانانە هەیە لە کوێی کڕۆکی ئەم ئیسلامەیە هەیە بەڕاستی دڵنیام ئەم گرتەیە کاکزانە ئەم گرتەیە کە بڵاوێکەنەوە ڕێک کۆمنتەکان خۆیان بەتاڵەکەنەوە بچی مەلا ئەحمەد وڵا ڕەوایەتی داوە بە خواردنەوەی مەشروب بە مەشروب خواردن حرامە بەس لە دینی منە حرامە لە دیدگای منە حرامە چێ ئەڵێ کەسی تر بڕوای بەو بابەتە هەیە بە زۆر دوور ئەزانی چی ئێمە کێشەکەمان ئەوەیە هەتا ئێستاکە بە زۆر خەڵکمان کردووە بە مسلمان بە ڕووگیری و بە ئەو بابەتانە ئێمە خەڵکمان کردووە بە مسلمان نەک بەدڵ ئێمە هەوڵمان نەداوە ئینسانەکە خۆی بە قەناعەتی خۆی ئەو بابەتە بکە ئەنجامی بدا نەک ئەوەی کە بچم وڵا چێشتخانەیەکە خواردنی حەڵاڵە فرۆشێ خواردنی حەڵاڵە فرۆشێ لەو مانگەیە بە مۆڕەوە تەماشایکەم بۆ وەڵامە لە مانگی ڕەمەزانە کراوێ بابەت واقع چییە تۆ پەیوەندی چییە بە کەسێکەوە کە هەر بەجددی ینی تۆ ئیسا من ئێستا شەوەها باشە ئەم گڵاسە ئاوە لە بەردەم خەڵک بخۆمەوە خەڵک تینویە بێ ئەوە چۆن ڕۆژوویەکە باشە هەر بەجددی ئەوە پێوترێ ڕۆژوو نەوەڵڵا لەبەرەوە چەمکی ڕۆژوو گرتن بەلای ئێمە بەلەقەلەق و بە شەقەشەق بە ڕۆژووی بەڕاستی یەکێک وەڵا بۆنی کەباب هاتووی هەر بەجددی وەڵام من ئەگەر وەڵام من بۆنی خواردن بکەم
من بۆنی خواردن بکەم وڵا لەبەرەوەی بە ڕۆژوم نەوسم بچێتە سەری ئەوەنە نەوسن بم بە ڕۆژوونی بە جددی بچی بیشکێنی باشترە هەر بە جددی وایە یعنی ئێستا بەڕاستی زۆرم پێخۆش بوانت باسکردیانی چونکە لەشکرێک لە سوۆسیال میدیا خەڵک هەمووانەی ئەوانەی کردو بە بابەت ئەوانەی کردو بە مەسلەی جەدەل و گفتوگۆی ناو سوۆسیال میدیا و شفای ئینشاءالله و عافیەت بێ دکتۆر مەسەلەن بابەتە ئەساسیەکان چەند گرنگێک ئیشیان لەسەر بکەین مەسەلەن خێر و خێراتێکی جددیە ڕەنگە هەندێک جار وا پێویستکە خێرەکەشت هەندێک جار باشکرا بکەی بەبێ ڕوشاندنی دەرونی بەرامبەر مەسەلەن ئەوانە مەسەلەن خۆپاکردنەوەیەکی دەرونی بڕیاردان بەهێزبوونی عزەتی نەفس مەسەلەن زۆر ئێمە لە گەلی کووردا کێشەیەکمان هەیە بەداخەوە ئەوە ئەڵێم منیش ئەگەر ڕەخنەش بکرێم ئەوە ئەڵێم بەشێک لە تاکەکان بەشێکی تاکی ناخلەرزۆکە قەرار گۆڕاوە قەرار گۆڕە لە لەحظاتە قەرارە گۆڕێ مەسەلەن ئێمە چۆن وا بکەین بەکارهێنانی ئەو دینی پیرۆزی ئیسلامە بۆ خۆپاکردنەوە بۆ خۆپاکردنەوە لە تاوان بۆ بەهێزی عزەتی نەفس بەکاری بێنین نەک بڕۆین وەڵایی ئەوە پەردەی سپی هەڵنەواسی ئەو دوکانە لەو گەڕەکە مەشروب هەبوو نەبوو ئێتۆ مەی کڕەکاکە ئێتۆ مەی خۆوە ئێ بەلایە مەڕۆ وقابلە یعنی ڕۆژی تریش هەر ڕۆژی خوای گەورەیە کاک زاناوەکو باسم کرد احترامگرتنی مانگی ڕەمەزان لە ناخی هەر تاکێکی ئێمەوە دەست پێەکە لە خۆمەوە دەست بەڕاست احترامگرتنی مانگی ڕەمەزانەوە نییە کەسێک بچێ لە چێشتخانەکەی خۆی کارەکە تۆ پێت ناخۆش بێ وڵاو احترامی مانگی ڕەمەزانی نەگرتووە بەس تۆ بۆ خۆت قەی ناکە گەر قۆڵی خەڵک لێرەوە ببڕیتەوە ئاساییە لە مامەڵەکردنا غەشەکەی خیانەتەکەی چاوپۆشیەکەی لە هەندێ بابەت ئەوە ئاساییە بەس ئەو فەقیرە چووە دوکانی خۆی کردێتەوە بۆ ئەو کەسانەی کە بە ڕۆژوو نین دوایەوە ئێمە کاکزانە بابەتێکمانەیە لێرە ینی تۆ بڕوات بەوە نییە کە لە ئیسلامە هەندێک کەسەیە خاوەنی عوزرە بە ڕۆژوو نییە ینی تۆ تەسەورکە دکتۆر بە منی وتبێ تۆ لەبەر ئەوەی نەخۆشی کلیەت هەیە نابێ بە ڕۆژووبی من بچم لە شوێنی دەوامەکەی خۆما کەسێک بمبینێ ئاوا گڵاسی ئاوم بەدەست ئەی خۆمەوە معقولە بێ بە بەدزیەوە ئاو بخۆمەوە بەس بۆی ینی تۆمەتێکم بۆ دروست نەکە کاکە عوزرمەیە عوزر کاکە نەخۆشم خوا بەخوایەتی خۆی ئەفەرمێت تۆ بۆ خۆت ئەتوانی بە ڕۆژوو نەبی زۆر ئاساییە نە ئەم بەندەی خوایە بووە بە کەسێکی زۆر لە پێغەمەری خوایتر زیاتر بە ئیمانترە وڵات فلان کەس وا بە ڕۆژوو نییە با تۆ حەقت چییە بەسەریەوە بینی خۆی و خوایەتی تۆ پەیوەندی چییە بەسەری دکتۆر مەسەلەن ئێستا هەر لە سلێمانی ئێستا من لە سلێمانی قساکەم لە خستەخانە حکومیەکان بگرێتانە حکومیەکان پڕپڕێتی لە نەخۆش یا ڕەبی خوای گەورە شیفایمدا ئەو نەخۆشانە هەریەکەی خۆمەرزنی ئەوەی خوێندراوە هەیە کێشەی گورچیلەیە کێشەی جگەری هەیە دڵی هەیە سوزانم شەکرەی هەیە زەختی هەیە فشاری خوێنی هەرێکێک لەو نەخۆشیانە دکتۆرەکە پێڵێ و ئەویش پشت بەستوو بە دەقێکی پیرۆزی قورئان مەسەلەن بە ڕۆژوو نابێت بەس ڕەنگە پێویست وەکچی لێ هات ناکرێت بڵێتەوە کافرە لەم وڵاتەی ئێمەیە لەم وڵاتەی ئێمەیە گەنجێک تازە هەڵچوو تازە دینداریە کرد هیچی نازانی ئەمە وەگەوە وایە هەموو ڕۆژێ بە خوشک و براکانی ئەوە نوێژ بکەن نوێژەکانتان ئاگادار بن نوێژەکانتان ئەمە قسەیەکی باشە شەوێ نوێژی بەیانی کرد لە مزگەوت و هاتەوە بە ماڵەوە سیرەکە خوشکەکەی خەوتووە ڕێک بە شەق هەڵێسێنێ حتا هەڵەسێ ئەمەنەی شەقتی هەڵەدا بۆچی نوێژ ناکەی دوایی پێڵن کاکە ئەو لە دەورەی شەهریایە لە عزری مانگانەی خۆیەتی ناکرێ نوێش بکە تۆ تاکەی بەو جۆرەی ئەو عزری شەرعی خۆی هەیە لەو کاتانەیە ناکرێت نوێش بکە خۆ بە زۆر نییە کاکە ئەمەوە گەوەی لێ هاتووە ینی بەڕاستی بابەتە بڵین عیبادەتیەکان پەیوەندی بە خۆم و خواوە هەیە من کاتێکە لە شوێنێک ئێستا پێویستم بە خواردنێکە ئەبێت چێشتخانەیەکە بێ کراوە بێ زۆر ئاساییە ئەچم خواردنی لێ ئەکڕم خۆ من بمەوێ بە ڕۆژوو نەبم بەدزی تۆ ڕێک وەکو منافق و دووڕوم لێ دێ ئەو کاتە من لەخوا ناترسمە بێ لە بەندەکان بترسم تخوا من لەخوا نەترسم بۆ لە بەندە بترسم هەر بەجددی ئینسانێک لەخوا نەترسێ بۆ لە بەندەکان بترسێ بۆچی لە بەندەکان بترسێ
ئێستا هەست ناکەی بە وتیجا هەیان بردووە مەسەلەن خەڵکیان وا لێ کردووە بیرێتێتەوە کابرا فعلا وایە تو ئێستا ئێمە کۆمەڵگەی ئێمە بەو جۆرەیە ئەبێ لە بەندەکان بترسین زیاتر لەخوا بۆ چوەخوای گەورە هەندێک عزری داناوە ئەو ئینساناگە بە ڕۆژوش نەبێ ئاساییە لە لای بەڵام ئەم بەندەی خوایاڵێ نەخێر تۆ لەبەر چاوی من ئەبێ ببی بە مەلائیکەتێکی گەورە و ئەوەی من ئەمەوێ لە سەر و شکل و سەر و سیما و لە ئەو بابەتانە بێ وابیت کە ئەمە بەڕاستی دوورە لە کڕۆکی دینەوە. چۆن وا بکەین ئەوان ئەو بابەتە تافیانە لە ئەعلام دوورخینەوە لە ڕاگەاندن لە سوۆشیال میدیا کاکە جان من بەدڵی خۆمم ئەوە بێ لە خۆی گەورەیە پێویست نیها بەڕ ئەوە ڕاگەیان کارەکە ئەبێ ئیعلام کاری لێ بکاو لە ئەوە نێ بەرنامە لەسەرەوەکەی دکتۆر مەبەستم کورسات نییە بەڵێ بەڵێ مەبەستم بە شێوەیەکی گشتی ئەبێت لە ڕاگەیاندن بپرسرێت چی بکەین بۆ ئەوەی ئەم بابەتە وەگەڵی ئەمانەی کە باسمان کرد دوور بخرێتەوە لە کۆمەڵگا لە بەدیلی ئەوەیە من کار لەسەر ئەوە بکەم چۆن بەها باڵاکان لە مانگی ڕەمەزانە لە ناو خەڵکا بچەسپێنم. باشە ئەو بەها باڵایانە بابیری خەڵک جارێکی تر بخینەوە مەسەلەن ئەبێ چی بکەین لەو چەند ڕۆژانەی کە لە بەردەستمانە لە مانچی پیرۆزی ڕەمەزانە بەڕێز دکتۆر. وەڵاهی گرنگە ئێمە لەم مانگەیە کە ڕۆژووە گرین بۆ خوای پەروەردگار طبعا ڕۆژوگرتن هێمایە خوای گەورە پێویستی بەو خۆگرتنەوەی نییە بەڵام نیشانەیە بەوەی کە تۆ ڕاستە خۆتت گرتووەتەوە لە هەندێک بابەتی حەڵاڵ لەم لاشەوە نیشانەیەکە بۆی پێتەڵێ تۆ ئەتوانی لە هەندێک لە حرامکراوەکانیش خۆت بگریتەوە بۆ نمونە مانگی ڕەمەزان دێک فلان حاجی فلان ئەڵێ وەڵام من ناتوانم واز لە فلان کار بێنم ناتوانم واز لەوە بێنم خوم پێوە گرتووە وەنیە لە مانگی ڕەمەزانە کە تۆ خواز لە هەندێک شتی حەڵاڵ دێنی بە تەکید ئەتوانی واز لە حرامەکەش بێنی لەبەرەوە خوای گەورە ئەفەرمێت لەعەلەکم تەتەقون لە شەوی جەژنەیە ئەگەر تۆ بابەتی تەقوا لە ژیانی تۆیە بەرجەستە نەبوو بێ سوودی نییە ئەو ڕەمەزانە سوودت لێی وەرنەگرتووە. خێر و خێراتەکان چۆن بکرێت دکتۆر ئەحمەد؟ خێر و خێرات لەم مانگەیە طبعاً زۆر گەورەیە ئەجر و پاداشتێکی زۆری هەیە تکا ئەەکەم لەو بەڕێزانەی کە کۆمنتە نووسن ئەگەر خێرێکتان بینی بە ئاشکرا کرا چکە لە قورئانە باس کراوە یەکسەر مەڵێ ئەمە بۆ خوانی ئەمە بۆ ڕیایە هیوامانەیە بەنهێنی ئەیکا هیواشمانەیە بە ئاشکرا خێرەکە یعنی ناکرێ من بڕیار لە نیەتی بەرامبەر بدەم بەڕاستی ئێمە ئێستا بووینەتە جۆرێک لە حاکم حکم لەسەر نیەتی بەرامبەرە دەین کەسەکە تۆ ناتوانانی بڵێ ئەمە بۆ خوایەتی یا بۆ خوای نییە ئەوە ئیشی خوایە ئیشی ئێمە نییە بەڕاستی لەبەرەوە تەنانەت لە قورئانیشە ئاماژەی پێکراوە کە تۆ چۆن بتانی خێر و خێرات بکەی بە ئاشکرا بێ یا بەنهێنی بێ مهمەوەیە کارەکە بکەی بەڵام بە سنووری خۆی ناکرێ من کەسایەتی بەرامبەر بڕوشێنم تەنها لەبەرەوەی کە خێر و خێراتێکم کردووە بەڵام ئەکرێ بە کۆمەڵی زەوابت و ڕەوابەتی خۆی ئاشکراشی بکەی وەڵا ئێمە ئەو بابەتەمان کردووە چکە کاکزانا من لێتی ناشارمەوە لەم سەردەمەیە ئەو خێرەی کە ئەکرێ یان ئەو ڕێکخراوەی کە خێرەکە ئەکا ئەگەر بێت و ئیعلامی نەبێ نیشانەی پرسیار دێتە سەری ئێستا بۆ نمونە من ئەندامێکی ئەنجومەنم ئەگەر بێت و ڕاگەیاندنم نەبێ لە 4 ساڵی داهاتووە کە دەورەکەم تەواو بێ ڕێک پێمەڵێ مەلا ئەحمەد تۆ چیت کردووە بەس خەوتویتە ئەی ئەگەر من ڕاگەیاندنم هەبێ ڕێک کە قسەکەی تەواو نەکردووە لینچی بابەتەکەی بۆ بنێرم سنەک بابەت سەدان بابەتی بۆ بنێرە من ئەم کارانم کردووە ئەیتر ئەو کاتە هیچ قسەیەکی نامێنێ جەنابتان ئەگەر کەمپینێکتان کردووە بۆ لێقەوماوانی ڕۆژئاوا ئەگەر بێت و پێشانی خەڵکتان نەدایە چیتان کردووە و چیتان نەکردووە خەڵگەیوت کوا ئێوە چیتان کردووە لەبەرەوە گرنگە ئێمە ڕاگەیاندن لێرەیە کاری خۆیەکا بەڕاستی کە خێرێکە ئەنجامەدرێ ئێمە ئەوەنە ملیۆنەمان ئەم مانگە سەرف کردووە داومانە بەوەنە ماڵە ئەوەمان کردووە گوێ لە کەسێک مەگرە نەخۆشی دەرونی هەیە بەڕاست و چەپ بە باش و خراپ هەر لێ خراپ من جۆ بەو کەسانە ناگرم بەڕاستی من جۆ بەواگرم لە کۆتاییە باس وڵاتانی عەرەبی بکەین وڵاتانی ئیسلامی جیاوازیە لە تەقسیر ڕەمەزانیات مەسەلەن لە ڕەمەزانە ئەوەی بینیوتە مەسەلەن لەوێ وەڵاهی هەر وڵاتە و طبعاً
چەند وڵاتێکی عەرەبیم بینی و هەر وڵاتە و ینی کولتورێکی خۆی هەیە لەگەڵ مانگی ڕەمەزانە. لە سعودیە تا ڕادەیەک ئێستا کراوەترن هەتا خەڵکی سعودیم ئەدوان ئەوە لە ناو سیارە و تەکسی و ئەو بابەتانەیە قسم لەگەڵا ئەکردن لە میترۆ ئەوانەیە پێیان مەوت ئەم ساڵەتان چۆنە لە ساڵانی ڕابردوو زۆر بەکراوەیی قسەیانەکرد. من 2011 چوومەتە سعودیە لە مانگی ڕەمەزانە یعنی ئەمەنە داخراو بوونە لەوێ ژیان زۆر وەگەڵێ قورس بوو بەڵام ئێستا زۆر کراون کللتورێکی کراوەتریانەیە ینی ئەتوان بڵێم لێبوردەترن بۆ ئەو کەسانەی تەنانەت من وا هەستمە کرد کافتریا و شت نەبێ لەو مانگەیە لە ناو سعودیە بەڵام بە چاوی خۆم بینیم کە لە دووری 1000 متر لە حرەمەوە کافتریا هەیە کەسانێکەیە بڕواان بەوە نییە کە دێنە مزگەوت چن بۆ شوێنانە لەبەرەوە کاکزانە کاتی خۆی ئەوە هەر باسی ئەم بابەتە هاتە پێشەوە پرسیاریان کرد لێ وتیان تۆ بۆنە لەسەر مەشروب خۆرەکانەکەیتەوە وتم بابە والله لەسەریان ناکەمەوە بابەتەکە بابەتی ئینسافە بابەتی عیلمە بابەتێکە بڕوا قەناعەتی شخصی من وایە ئەم ئیسلامە لەگەڵ زۆریان نییە لەگەڵ قووەتان نییە بە زۆر شتێک بسەپێنی ئیسلام لەگەڵ ئەوەیان نییە بەجدید وڵاتێک ئەگەر متەنەفەسێکی تیا نەبێ ناڵێن بچن تاوان ئەنجام بدەن بەڵام ئەگەر متەنەفەسێکی تیا نەبێ بۆ کەسانی خراپەکار بە ئاسانترین جۆر لە خراپە خۆیان مەشغوڵ بکەن ڕێک وەکو جارانی ئەفغانستانی لێدێ بەخوا ئەو کۆمەلگایە ئەتەقێتەوە یعنی سە تۆ تەسەور کە نیزامێک بێنە لە شارەکەی خۆتە تەوقی ئەو شارە بکە بە هەموو جۆرێ ئەبێ ینی وەک داعش یاڵا 5 فەرز بۆ مزگەوت کەس لە دەرەوە نەمێنێ دوای هاتنە دەرەوە ئاگادار بن جگەرە مەمنوعە لە بنەوە ئینسانەکان دەسەدەنە شتی تر وەکو منجەڵی بوخار ڕێک ئەو شتەیبانی بگرەرەوە ئەو هەوایی ناوە ئەکوڵایەوە نەزانی تەقیەوە کاکە هەموو ئینسانەکان مسلمان نین هەموو ئینسانەکان دیندار نین کەسی وامانەیە خەبیسە کەسی وامانەیە ئالوودە بووە تۆ ئالوودە بێ بەمەی خواردنەوە بەخوا سەدقات باشترە وەک لەوەی لە ئالوودە بێ بە کریستاڵەوە ئالوودە بێ بە هیرۆینەوە من وایە بینم بەڕاستی لەگەڵەوەشە وەرە ئەوەنە ڕاستگۆی لەگەڵ مابا دانیشین بەرنمەیەکی تەوعوی هۆشیاری بکەینەوە بچین بۆ لای قسەی لەگەڵا بکەین منە تا ئەچوومە لایەن قسەم بۆیانە کرد ئەمە تەواو دانیشتووە لە سەر مەزەی ئەوان دانیشتووە بەشداریانی کردووە ئەبەم جۆرە چارەسەرەکرێ بەڕاستی هەر بە جددی وایە ڕاستە وایە بەڵەوە ینی تۆ لەگەڵ کەسەکەی بکەوتە دیالۆگێک مەسەلەن گفتوگۆیەک باشتر ئەتوانین لە یەکتر تێبگەین دکتۆریا خۆتەمەنە درێژ پێ سوپاس دەکەم ئینشاڵڵا بەڵکو دەرفەتی جەناب پێمەش بڕەخسێ بین لە کەرکووک بەرنامەیەکی مەیدانی بکەین پاریش هەر قەرار وا خزمەتانم قەیچێکە نەبوو بە نسیب ئینشاڵڵا ساڵ ببێ بە نسیب چاوەڕێتانم ئینشاڵڵا بەئیزنی خوای گەورە سپاس دەکەم بۆ بۆچوونەکان بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکوشی مامۆستای ئاینی و پێشمێژ هەروە ئەندامی جومەی پارێزگای کەرکووچیە بەڕێزیان بەڵام ئەم بابەتەمان لەگەڵا باس نەکرد زیاتر بۆ کاتی دیکە هەڵیەگرین ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆڕامەمان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن خواتان